لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم لە 19ی ئەم مانگەوە 5 کۆبوونەوەی پێنجقۆڵی ئەنجام دراوە و بڕیارە ڕۆژی یەکشەمەی داهاتوو شەشەم کۆبوونەوە ئەنجام بدرێت. بەڵام لە کۆبوونەوەکاندا جگەلەوەی یەک جار ئەمیری کۆمەڵی ئیسلامی بەشداری کردووە، لە هیچ کۆبوونەوەیەکی تر کەسی یەکەمی 5 حەزبە سەرەکیەکە بەشداریان نەکردووە. بە بڕوای هەندێک لە چاودێرانی سیاسیش ئەگەر کەسی یەکەمی حەزبەکان بەشداریان بکردایە گەیشتن بە ڕێکەوتن خێراتر دەبوو. کێشەکە ڕاستەوە خۆ پەیوەندی بە خودی جەنابی کاک مەسعودەوەی، بەڵام لەگەر هەموو ئەو شتانەش پێم وایە تەنها بوو ئەگەر بە خۆی بەهاتایە و ئێستاش ئەگەر جەنابی سەرۆکی مەسەلەن لە یەکێتی نیشتیمانی کوردستان جەنابی کاک کۆسرەت، جەنابی کاک دکتۆر بەرهام لە بزوتنەوەی گۆڕان، جەنابی کاک نۆشیروان، کاک مەسعود بۆ خۆی، مامۆستا محەممەد فەرەج و مامۆستا عەلی باپیر خۆیان بێنە ناو مۆزوعا پێم وایە ئیشەکان زۆر خێراتر دەبن. باشە ئەمانە سەرۆکی هەرێک لە حیزبەکانن، بابێن پێکەوە دابنیشن، بایچی تر بەڕاستی شەرمنانە بڕیار نەدەین. کۆبوونەوە پێنجقۆڵیەکان لە 19ی ئەم مانگەوە دەستیان پێکردووە و 5 لایەنەکە زۆرجار لەسەر ئاستی جێگران و ئەندامانی مەکتەبی سیاسی و ڕاوێژکاری یاسایی بەشداری دەکەن. دوای هەر کۆبوونەوەیەکی پێنجقۆڵیش ماوەی چەند ڕۆژێک دەهێڵنەوە تاوەکو لە ناوخۆی حەزبەکانیاندا و لەگەڵ کەسی یەکەم گفتوگۆ لەسەر دەرئەنجامی کۆبوونەوەکان بکەن. ڕێک دەکەون لەسەر پرسە زۆر وردەکان کە لەوانەیە بەشێکیان فەنی بن یاسایی بن، ئەنجا دوجار قیاداتی سیاسی بڕیاری کۆتایی لەسەر بدەن. ئەمە سەرکەوتنی ڕێککەوتنەکە زۆرترە لەوەی کە قیاداتی سیاسی لەسەر پرسێکە ڕێک بکەون دوجار ئەرکی وەرگێڕان و تەرجمەکردنی ئەم اتفاقە سیاسیە بۆ بوارە فەنیەکەی لەوانەیە لە دەرەنجامە لایەنێک هەز بکە کە زەرەری کردووە. هەندێک لە حەزبەکانی کۆبوونەوە پێنجقۆڵیەکان ڕەتی دەکەنەوە ئەو نوێنەرانی کە بەشداری دەکەن توانای بڕیاردانیان نەبێت. وەک ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی دەڵێت وەفدی ئەوان بڕیار بەدەستن و دەتوانن لەسەر ئەو پرسانی دێتە پێشەوە بڕیاری حەزبەکە بدەن. دوو ئەوانی ئێمە بڕێر بەدەستن و ئەتوانن نوێنەرایەتی ئێمە بکەن بە تەواوی دەسەڵاتەکانیانەوە و خۆشبەختانە دیتگای یەکگرتووی ئیسلامی کوردستانیان بە گەیاندۆ بە سەرکەوتووی و هەروە ڕۆڵی گەورەی بۆ یەکگرتوو لەوەیکەوە ئەو مێزی سازانە بێتە ئاراوە لە 2010 ئێمە بەشیشین لە ئێرادەی سەرخستنی سازانەکە بڵنیاییەوە بڕێر بەدەستن و ئەشتوانن نوێنەرایەتی ئێمە بکەن بە تەواوی. تا ئێستا 5 کۆبوونەوەی پێنجقۆڵی ئەنجام دراوە کە 4یان لە هەولێر بوو و یەکێکشیان لە سلێمانی. لە کۆبوونەوەکاندا تەنها لەسەر چەند دەسەڵاتێکی پرۆتۆکۆلی سەرۆکی هەرێم ڕێککەوتون. بەڵام کۆبوونەوەی داهاتوو تەنها 5 قۆڵی نابێت و بانگێشتی پێکاتەکان و هەندێک حەزبی تر کراوە. بەرزان مەلامین، NRT هەولێر.